سڵاوتان لەبێت سووەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵم لەگەڵ هاوڕێی هاوکارم ئەمیر ئەبینەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکەی خۆتان واتە بەرنامەیەمە بینەران. زۆر سپاس شاوان لە لای منیشەوە سڵاوتان لەبێت عزیزان و خۆشەویستان هیوادارم کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالی ئەوشتان هەبێت تا کۆتایی بەرنامەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن هەروەک ڕواڵی هەموو هەفتە ئەم بەرنامەیەش هەڵبەت بەرنامەم هەفتەیەمان زیاتر نامەکانی ئەوەی ئازیز لە خۆ دەگرێت و یەک دوو بابەتیش کە خۆمان ئامادەمان کردووە کە هیوادارین مەجالتان بێت تا کۆتایی لەگەڵمان بن. پێشەوەی کە بچینە سەر نامەکان هەروە خۆتان ئاگادارن ماوەی چەند ڕۆژێکە لەلایەن کۆماری ئیسلامی وە لە ڕێگەی حکوومەتی مەرکەزی عێراقەوە و تایبەتەن حکوومەتی هەرێمی کوردستان فشارەکان بۆ لایەنەکانی کۆمەڵە بۆ ڕاگوێستنی ئۆردوگاکان بۆ کەمپی سوورداش زۆرتر بووە. جا هەر بەم بۆنەوە ئێمە ئەوڵی نامێک کە لە بەردەستمانە نامێک بە ئیمزای ژمارەیەک لە بڵین لاوانی ڕۆژهەڵاتی کوردستانە کە بەدەستمان گەشتووە نامەکەش ئاوا دەست پێ دەکات ئەڵێت هاورانی بەرنامەی ئێمە بینەران سڵاوتان لێبێت و ماندوو نەبن. زۆر سپاس بۆ ئەو ئازیزانە. ئەڵێت لەم ڕۆژانەی دواییدا بەو جۆرەی لە میدیاکانی هەرێمی کوردستان گوێبیستیە بین جارێکی تر گوشار بۆ سەر لایەنە سیاسیەکانی نیشتەجێ لە هەرێمی کوردستان و بە تایبەتیتر بۆ سەر بارگاکانی کۆمەڵە بۆ گواستنەوەیان چڕکراوەتەوە. پێمان باش بوو لە ڕێگای ئەم بەرنامەوە ڕاوبۆچوونی خۆمان لەگەڵ ئێوە و بینەران و بیسەرانی ئەم بەرنمەیە بخەینە ڕوو. ئەڵێ کاتێک ئەم هەواڵانە بڵاو دەبنەوە پرسیار بۆ هەمومان ئەوەیە بۆ ئایا ئەم لایەنانە پابەندیان بە بڕیارەکانی بینی خۆیان و حکوومەتی هەرێم پشتگوێ خستووە؟ ئایا چالاکی چەکداریان ئەنجام داوە؟ ئایا بوونەتە هۆی کێشەی ئەمنی لە هەرێمی کوردستان؟ کە ورد دەبینەوە هیچ کام لەمانە نییە. تەنیا چالاکی سیاسی لە هەرێمێک دەکەن کە گۆیا چالاکی سیاسی تێیدا ڕێگەی پێدراوە وەک هەموو وڵاتانی تر لەم دنیا پانوبەرینە کە ئەندامانی کۆمەڵە و لایەنە سیاسیەکانی تر تێیدا جێگیر بوون وە خەریکن چالاکی سیاسی دەکەن تا نەبنە کێشەی ئەمنی بۆ سەر ئەو شوێنە کە چالاکی تێدا دەکەن کەس کاریان پێیان نییە. بڵێ لە ئێجامەی هەم نامەجە هاتووە بەڵام لێرە وا دیارە جیاوازیەک هێرە. ئێرە هەرێمی کوردستانە سنوورێکی دوور و درێژی لەگەڵ کۆماری ئیسلامی هەیە. کۆماری ئیسلامی دەزانێت کە حکوومەتی هەرێم کێشەی ناوخۆ و هەروەها کێشەی لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراق هەیە و لەم کێشانە کەڵک وەردەگرێت تا بە هەمان شێوە کە لە ناوخۆی ئێران چالاکی سیاسی ڕێگا پێدراو نییە سزای چالاکانی سیاسی زیندانی و ئەشکەنجە و لە سێدارەزانە ئەم سیاسەتەی خۆی ینی قەدەغەبوونی چالاکی سیاسی لە هەرێمی کوردستان جێبخات. وتمان حکوومەتی هەرێم بۆ خۆی کێشە هەیە. حکوومەتی ناوەندی عێراق کە کۆماری ئیسلامی دەستی باڵای تیادا هەیە ئامرازێکە بۆ ئەوەی ئەم زەختانە بۆ سەر لایەنە سیاسیەکان بە بیان و یاسایی بەنجام بگەێنێ و گۆیا حکوومەتی هەرێمیش دەبێت ئەو بڕیارانە جێبەجێ بکات چۆن بەشێکە لە عێراق. جارێبا لەوە گەڕین کە زۆر بڕیار و یاسا هەن کە بەڕێوە ناچن بەڵام بە ئەوە بڵێن بەڕاستی یاسایەک کە نەتەنیا لە عێراق بگرێت لە هەموو ئەو وڵاتانەکە حرمەت و کەرامەتی ئینسانی تێیاندا پارێزراو نییە یاسایەکە سەرەتاییترین مافی ئینسان لەوانە ئازادی هەڵسوڕاوانی سیاسی پێشەلەکات شیاوی جێبەجێکردنە. بۆ نمونە کۆماری ئیسلامی یاسای حەجابی هەیە یاسای کە بە ئاشکرا دژی مافی ئینسان و پێشێلکەری حرمەت و کەرامەتی ئینسانە. ئایا ئەم یاسایە دەبێت جێبەجێ بکرێ یان دەبێت دژی چالاکی بکرێ کە ژنان و پیاوانی ئازادی خواز لە سەرتاسەر ئیران هەمان کار دەکەن ئازار و ئەزیەت دەبینن زیندانی دەکرێن ئەشکەنجە ئەدرێن و تەنانەت گیانیشیان بەخت دەکەن بەڵام مل بە یاسایکی ئاوا کۆنەپەرستانەش نادەن. لە بەشێکی تری ئەم نامێدا کە لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان نردویانە هاتووە ئەڵێ با لەلایەکی ترەوە سەیری ئەم بابەتە بکەین. ئەڵێت یەکێک لە گەورەترین شانازیەکانی بزوتنەوەی خەڵکی کوردستان لە هەموو پارچەکانی لە بنەمادا دژایەتی کردن لەگەڵ بێحورمەتی بە ئینسان دژایەتی لەگەڵ ژێرپێنانی مافە سەرەتاییەکان و سەلماندنی ئازادی چالاکی سیاسی بووە. ئەگەر ئەم شانازیە لەم بزوتنەوەی بسەندرێتەوە هیچی پێنامێنێ ئیتر ناوی بزوتنەوەی شۆڕشیرانە نییە دەبێتە بزوتنەوەیەک بۆ پارە و دەسەڵات ینی هاوشێوەی هەمان ڕەواڵکە لە زۆربەی وڵاتانی ناوچەکە بەڕێوە دەچێت جا بە ناوی ئاین و نەتەوە ئەم دەسرێژیە بە مافی سەرەتایی ئینسانیش دەڕازێنەوە. ئێستا پرسیار ئەوەیە چالاکی سیاسی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ئەلبەت ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو بنەمایە ینی ئازادی چالاکی سیاسی مابێتەوە ئەگەر هەرێم خۆی وەک دەسەڵاتێک بۆ
بۆ پاراستنی حرمەت و مافی ئینسان پێناسە دەکات ئەی چۆنە تەسلیمی ئیرادەی دەسەڵاتێک دەبێت کە تا سەر ئێسقان لەگەڵ ئازادی و مافی ئینسان نامویە تا ئەم پێناسە لە بزوتنەوەی خەڵکی کوردستان بسێنێتەوە. بەڵێ لە درێژەدا هەروەها هاتووە لەوانەیە وەڵام ئەوە بێکە هەرێمی کوردستان سنوورێکی دوور و درێژی لەگەڵ کۆماری ئیسلامی هەیە. کۆماری ئیسلامی دەتوانێت ئەم سنوورەدا بخات و زیانی بازرگانی زۆر بە هەرێم بگەێنێ یان دەتوانێت لە هێزی سەربازی ئیستفادە بکات. ئەمنیەت و ئاسایشی هەرێمی کوردستان بخاتە مەترسیەوە. جگە لەوە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و دەبێ پابەندی بڕیارەکانی حکوومەتی ناوەندی بێ. ئەگینا مشکڵی جدی بۆ دروستەکات. ئەوە نییە هێشتا کێشەی موچە چارەسەر نەکراوە. ئێمە پێمان وانیە و کەسیش پێوانیە کە هەرێمی کوردستان دەبێ بچێتە ئەو بوارە کە کێشەی سیاسی و بازرگانی و ئەمنی بۆ خۆی دروست بکات. بە پێچەوانە دەبێ هەوڵ بدات پەیوەندیەکی ئاسایی و قابلی قبول چ لەگەڵ حکوومەتی کۆماری ئیسلامی و چ لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراق کە ئەلبەتە ئێستا بەشێکە لە کۆماری ئیسلامی دروستکات. کەوایە لەبەر ئەم هۆیانە قبول کراوە کە لایەنە سیاسیەکان نابێ کێشەی ئەمنی چ لە سنوورەکان و چ لە ناوخۆی عێراق دروستکەن. بەڵام ئایا چالاکی سیاسیش دەچێتە ناو کێشەی ئەمنی؟ بۆ کۆماری ئیسلامی بەڵێ دەچێت. ئێستا لە ناوخۆ هەر چالاکیەک لە ژێر ناوی کێشەی ئەمنی سەرکوت ئەکات. ئایا ئەم سیاسەتە لە هەرێمی کوردستان قبول دەکرێت؟ لە ناوخۆی ئێران لەلایەن خەڵکەوە قبول نەکراوە بۆتە هۆی کێشە یان قەیرانێکی قوڵی ناوخۆیی کە کۆماری ئیسلامی لە پەرەسەندنی دەترسێ. هەر بۆیە دەست دەبات بۆ هەر جێگا و شوێنێک کە بزانێ هاندەری بربەرەکانی خەڵک لەگەڵ دەسەڵاتەکەیەتی. لە ناوخۆ دەگرێ و زیندانی دەکات و لە سێدار ئەدات. بزوستنەوەی شۆڕژگەرانەی کوردستانی ڕۆژهەڵات کە ڕۆڵی بەرچاوی لە مقاومەت و بربەرەکانەکانی هەیە و 46 ساڵە پێشەنگ بووە لە بزوستنەوە کۆمەڵایەتیەکاندا لە پێش بووە. گەلێک حرەکەتی گەورەی جەماوەریان بەخساندووە کە بووەتە دەرس و ئەزمون کە لە بزوستنەوەی ژینادا بوو بە چاو چرای ئێران. بۆیە کۆماری ئیسلامی لێ نیگەرانە و بەنیازە دای بمرکێنێ بەرگرتن بە چالاکی سیاسی لایەنە سیاسیەکان یەکێک لەو ڕێگایانە کە بۆی تێدەکۆشێت تا بەم جۆرە بەر بە تەسیر و کاریگەریەکان بگرێ. هیچ نەبێ بە گواستنەوەیان بۆ کەمپی نەشیا و تەنانەت بۆ ژیانی یاسایی هێز و ئێرادەی خۆی بسەلمێنێ. لە درێژەی و نامەدا ئەڵێت جا ئێستا دەگەڕێینەوە سەر ئەو قسانەی پێشومان. ئەڵێ وتمان هەرێمی کوردستان تووشی کێشەیە، نفاق و جیاوازی هەیە. هەر ئەم خاڵە کافیە تا کۆماری ئیسلامی لە ڕێگەی حکوومەتی ناوەندی بتوانێت دەستێوەردام بکات و ئیرادەی خۆی فەرز بکات و بەر بە چالاکی سیاسی بگرێت کە لە ڕاستیدا مەبەستێتی بزوتنەوەی خەڵکی کوردستان لە ناوەڕۆکدا بەتاڵکاتەوە. دەبێت ئەوە لەبەر چاو بگرین. ئەوەندە کارێمی کوردستان پێویستی بە سنوورەکان هەیە کە ئاواڵە بێ بۆ کاری بازرگانی چەند قات زۆرتر کۆماری ئیسلامی بەهۆی قەیرانی ئابووری و گەمارۆکانەوە پێویستی پێێتی. ئەمە کارتێکی بەهێزە لەدەست هەرێمی کوردستان کە دەتوانێت ئیسفادەی لێ بکات. جگەلەوە هەموو کەسێک دەزانێت و هەرێمی کوردستانیش دەزانێت کە کۆماری ئیسلامی ئێستا هەمان کۆماری ئیسلامی ساڵی پار نییە. سیاسەتی دەرەوەی ئەم دەسەڵاتە تێکشکاوە و تەنانەت دەسەڵاتی لە ناوخۆی عێراقیش لەژێر گوشاردایە، لە ناوخۆ لەژێر گوشاری ئێعتراز و ناڕەزایەتیەکانە. بە کورتی ئێستا لە ئەو پەڕی زەعف و لاوازیدایە کە هەموو کەسێک چاڕوانی ئاڵ و گۆڕی بەرچاو لە ساحی سیاسی لێران دەکات. جا لە ئاوا هەلو مرجێکدا ئایا نابێت سنوورێک بۆ دەستێوەردانەکانی لە هەرێمی کوردستان دیاری بکرێ؟ ئەوەی کە لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان لەکوێ نیشتەجێ دەبن چ پەیوەندیەکیان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە؟ ئیشی ناوخۆی هەرێمی کوردستانە و کۆماری ئیسلامی حەقی تەداخلی نییە. بەڵام پێداگرتن لە سەرەمڕاستیە ئێرادەی دەوێ. ئێرادەیە کە پشدەستور بێ بە بنەمە سەرەکیەکانی بزوستنەوەی خەڵکی کوردستان کە لە پێناویدا قوربانی داوە. ئێرادەیە کە پشدەستور بێ بە سەلماندنی ئازادی هەڵسوڕانی سیاسی. پشدەستور بێ بە هاوپشتی و هاوخەباتی خەڵکی کوردستان بەبێ لە بەرچاوگرتنی سنوورە دەستکردەکان. پشدەستور بێ بەو هەموو ئەزیەت و ئازار و قوربانیدانە کە خەڵکی شۆڕژگەری کوردستانی باشوور لە پێناو ئازادی و سربەستی داداویانە. بەڵام بەداخەوە کێشە ناخۆیەکان هەموو ئەم بەها ئینسانی و شۆڕژگێرانەی پەراوێز خرجتووە. ئازادی بەختەوەری و سەربەرزی خەڵکی کوردستان لە ڕابردوودا مانای هەبوو. بەڵام بەداخەوە ئێستا شتێکی تر وەکو بەرژەوەندی تەسکی حەزبی بۆ دەسەڵات جێگای گرتووە. ئێمە داوامان ئەوەیە کە حکوومەتی هەرێم بەم سیاسەتەی خۆیدا بچێتەوە و مەجالی شێواندنی بنەما سەرەکیەکانی بزوستنەوەی کوردستان
بە دوژمنانی ئەم خەڵکە ستەم لێکراوە نەدات. پێویستە بۆ پوچەڵکردنەوەی زەختەکان لەگەڵ لایەنە سیاسیەکان واردی گفتوگو بێ و پێکەوە شێوازێکی گونجاو بدۆزنەوە. سپاس بۆ ئەم نامەیەک لەلایەن ژمارەێک لە لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان. زۆر سپاسیان دەکەین لە درێژەی هەر ئەم بابەتە لەم ڕۆژانەدا بە بڵاوبوونەوەی هەواڵی گوشار بۆ سەر لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵات کۆڕی کوردەکانی دانیشتووی فەڕەنسەش ڕاگەاندنێکیان بڵاو کردوێتەوە کە ململانیەکان و گوشارەکانی ئاسایشی سلێمانی بۆ داخستنی بارەگاکانی سێ ڕێکخراوی کۆمەڵی ڕۆژهەڵاتی کوردستان بە ناڕەوا زانیوە. لەو ڕاگەاندراوەدا هاتووە ئەڵێ بەڕێوەبەرانی ئەو بڕیارانی کە بۆ ڕاگوێستنی ماڵ و بارەگاکانی ڕێکخراوەکانی کۆمەڵە دەرکراوە تەنانەت توانای خوێندنەوەیان نییە لە ڕووداوەکان و گۆڕانکاریەکان کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئارادایە و داهاتووی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانیش دەگرێتەوە و ئەستەمە بە حاسانی لێی دەربچێت. هەموو کەسیش دەزانێت کە حکومڕانی ئێران لە لێواری هەڵوەشانەوەدایە و زۆریشی پێ ناچێت کە ئەو هێزانەی ڕۆژهەڵات دەگەڕێنەوە بۆ سەر گۆڕەپانی سیاسی و نەتەوەی و ناو باوەشی گەرمی خەڵکی ڕۆژهەڵات. دەشڵێن بەرپرسیارەتی تەواوی تێکچوونی دۆخی خەڵکو و جەماوەری سێ بەشی کۆمەڵە کە بە پێچەوانی هەموو پرەنسیپی مرۆیی و نەتەوەی لە شوێنی خۆیان و لە ماڵی خۆیان کە نزیک بە 40 ساڵ زیاترە لێی دەژین دەکەوێتە ئەستۆی ڕێبەرایەتی هەرێمی کوردستان. هەروەها کۆڕی کوردەکانی دانیشتووی فەڕەنسا زەخت و زەواکاریە ناڕەوا و نالەبەرەکانی حکوومەتی هەرێم بەشیە و نازانێ داوا دەکات پێتاچوونەوە بکەن بەسەر بڕیاری دوورخستنەوەی سێ لایەنی کۆمەڵە لە بنکە و ماڵ و حاڵ و بارگاکانی خۆیان و ڕێکار و ڕێشوێنی پێویستی ڕێککەوتوو لەگەڵ پرەنسیبەکانی ئینسانی و مافی مرۆڤ بگرنە بەر و دەست هەڵگر بن لە گوشاری زیاتر بۆ سەر بەشێک لە ڕێبەرایەتی بزوستنەوەی نەسەوەی و جەماوەری ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵێ با بچین ناوبڕێک ببینین کلیپێک دەبینین دواتر دێنەوە سەر نامەکانی تر فەرموون.
کان ئێستا نازان کەی پاییزە کەی بەهار گەڵایەک کرم خوارد و گەڵایەک سەوس یەکێکی تر زەرد هەڵگەڕا گوڵی باغ بێڕەنگ و بێبۆ وشکتر غەمگینتر لە داری هەنار غەمگینتر لە ژوورەکەی من ماندووتر و شەکەتر لە تیشکی هەتار ببارێ تاوێ ببارێ بەسەر چوڵی گەڵام و درەخت و چیمەنا ببارێ دەمشو ببارێ تاوێ ببارێ بژۆرەوە دیدەرەوە هەڕەنگی جارانی خەوان ببارێ دەمشو دووەمین نامەمان لەلایەن کاک پۆڵا لە ورمێەوەیە کە نووسیوێتیت لەم ماوەدا کە کۆماری ئیسلامی خەریکی وتوێژ لەگەڵ ئەمریکایە تا ئەم ساتە هەردوو لایەن گەشتبینی خۆیان سەبارەت بە ڕەوتی وتوێژەکان دەربڕێەوە ئەگەرچی خولی چوارم بەهۆی نادیار بۆ ئێمە دواکەوتووە کە لەوە دەچێت لەگەڵ گرفتی جددیش ڕوبەڕوو بووبێ دەرهەر حاڵ ئەڵێ تا ئێستا ترامپ هەمان کەسە کە وەک بکوژی هەیمەنەی مقاومەتی کۆماری ئیسلامی واتە قاسم سولەیمانی ناسراوە وەک گۆڕینەوەی پەیام و توێژ لەگەڵیدا وەک مەحاڵ دەبیندرا ئێستا جگەلەوەی پەیام و توێژ لە نێوانیاندا لە عێراقدایە باس لە وەبەرهێنانی ئامریکا لە ئێران دەکرێت بورس و بازاڕە داراییەکان پێشوازیان لەم دۆخە کردووە ئیمامەکانی نوێژەهێنی ناچار کراون پشتگیری و توێژ لەگەڵ ئەمریکا بکەن تەنانەت سەردارانی سەربازی لە تەختی جەمشیدەوە پامی ئاشتی و خۆشگوزەرانی و پێکەوە ژیان لەگەڵ جیهان بۆ خەڵک دەنێرن کاک پۆڵا دەڵێ بەم سادەیە دەتوانرێت وا تەسەوەر بکرێت کە کۆماری ئیسلامی لە ڕەگ و ڕیشەی بنەمای فکری و ئایدۆلۆژی خۆی دابڕاوە جا ئێستا پرسیار ئەوەیە کە لەوەها هەر وەرچەرخانێکدا دەبێت چی بەسەر دامەزراوەکانی بکرێت کە بەرپرسیاری بەردەوامبوونی مقاومەت بەرابەر بە شەیتانی گەورە بوون شەیتانی گەورە واتە مەزوری ئەمریکا بوو بە چ زمانێک دەبێت باز لە مقاومەت و لە پاراستنی نظام بکرێت ئایا کۆماری ئیسلامی دەتوانێت پەیوەندیەک دروست بکات لە نێوان بوونی نیو سەدەی ڕابردووی خۆی و بڕیارەکانی ئەمڕۆی کاک پۆڵا دەڵێت نەیارانی کۆماری ئیسلامی زیاتر لە دوو دەیە هەر کات باسییان لە پێویستی ئەم وەرچەرخانە کردووە وە کەوتونەتە ژێر هەموو جۆرە فشارێکی سیاسی و هەندێکشیان گیانیان لەدەستاوە دەبێت چی بەوان بوترێت کۆماری ئیسلامی ئەگەر چی تێدەکۆشێ بە زلە ڕوومەتی خۆی سوورڕاگرێ بەڵام گومان لەوەدانە هیچ ئایە و حەدیسێک ناتوانێت ئەم شکستە بشارێتەوە هەڵبەت نەتەنیا شکستێکی نظامی بەڵکو شکستی سیاسی و ئایدۆلۆژیکیش بەڵام با بزانین لە دەروی کۆماری ئیسلامی چۆنە دوو وەڵام بەم پرسیارانە هەیە لە پێشدا با بزانین ئۆپۆزیسیۆنی بەرێڕاست دەڵێ چی دەڵێن درەنگی یازوو و کۆماری ئیسلامی گۆڕانی بەسەردادێت پسپۆڕانی و شارەزایان پۆستەکانی وەردەگرن وە بەرهێنانی جیهانی ڕوو لە ئێران دەکات
پەیوەندیە نێودەوڵەتی و هەرێمیەکانی ئێران یەکسەر ڕێک دەخرێن. سیستمی دموکراتی لە بەرسرناسی خۆیدا جێگیر دەبێت. ئێران شکۆی لە دەستچووی خۆی و دەست دێنێتەوە. گەشە سەندن و خۆشگەزەرانی دێت و شتی لەم چەشنە. بەڵام با بزانین ئەم سێناریۆە چەندە ڕاستە. ئێمە کە شۆڕشی ساڵی 57مان لەبیرە دەزانین لە پشت لایەنی دەرەوشاوی ئەم وتانە لایەنی تاریکیش هەیە. لایەنی ڕۆشن و ڕازاوە پێش دەسەڵاتە، بەڵام کاتێک ئەو وتەیە لە گۆڕەپانی دەسەڵاتدا جێگیر دەبێت، ئەوە ئیتر لایەنە تاریکەکەیە کە زاڵ دەبێت. لە دنیای ئەمڕۆدا سیاسەت گۆڕەپانی دابینکردنی بەرژەوەندیەکانە لەسەر بنەمای لۆژیکی هەزینە و سوود. تەنیا کاتێک دەتوانێت بەشێک لەو وشە ڕازاوانە بێنێتە دی کە مەبەست لە دابینکردنی بەرژەوەندی گشتی و هەمووان بێت. بەڵام لایەنی تاریکی ئەو وتە درەوشاوانەی ئەمڕۆ زاڵبوونی بەرژەوەندیە تایبەتەکانە بەسەر بەرژەوەندیە گشتیەکاندا. ئۆپۆزیسیۆنی ڕاست چه ڕووخێنەر بێت یان چاکسازی خواست، چه هۆکارێکی تیۆری و ئەخلاقی و پراکتیکی هەیە بۆ ڕێگریکردن لە زاڵبوونی بەرژەوەندی تایبەتەکان بەسەر بەرژەوەندیە گشتیەکاندا. ڕاستە ئەوان لە دروشمە ئایدۆلۆژیکەکەیان بێزارن و بەڕێگەر لە بەردەوامی بەرژەوەندی خۆیان دەزانن. وایان داناوە لە ئاکامی ئەم ئاڵوگۆڕانەدا گواستنەوەی سیستەم لە سەردەمی ئایدۆلۆژیکەوە ڕێبەرایەتی بکەن. مەسەڵەن ڕیشەکانیان بتاشن، جلوبەرگی شیک لەبەر بکەن، هەرچی بەرژەوەندی کەڵەکەکردنی سەرمایەیە دەڵێ بۆ قسە ڕازاوانە پشڕاستی بکەنەوە. بەڵام مۆنۆپۆلی خۆیان لەسەر سەرچاوەجاراییەکان و بەرژەوەندیەکانیان لەدەست نەدەن. بۆ وەرگرتنی ڕێزی ئەخلاقیش لە جیاتی دروشمی ئیسلامی ئەمڕۆ دروشمی نەتەوەپەرستی ئێرانی بڵێنەوە. بەڵێ کاکپۆڵا لە درێژەی نامەکەیدا نووسیوێتی ئەڵێت لەوانەیە خوێنەر هەست بکات هەر ئەم ڕووداوانش سناریۆیەکی باشە. ئەڵێت دەکرێت وەک قۆناغێکی گواستنەوە لە سیستمێکی ئایدۆلۆژیکەوە بۆ سیستمێکی ئاسایی ببیندرێت و پێشوازی لێ بکرێت. لەبیری نەکەین ئەم ڕووداوە پێش ئێمە لە رووسیا ڕوویداوە. بەشێک لە ئۆلیگارشی دارایی و زانیاری سیستمی پێشوو بوونە مرکزی گۆڕانی ڕەوایەتێکی ئایدۆلۆژیک بۆ سیستمێکی نێ. بەڵام گروپی نوێ تا چڕادەیەک بۆ رووسیا واتە رووسیای سۆڤیەت گەشە سەندن، دادپەروەری، ئاسایش و دموکراسی هێنا. لەوێش سەرنجام هەردیوی تاریکی و شەڕازاوەکان جێگیر بوو. کاکپۆڵا دەڵێ لە ڕاستیدا لۆژیکی هێژمونی سەردەم توانای پاراستنی بەرژەوەندی گشتی نییە. هاواری سەرەتا ئێران دەکەن، وەک ڕۆژی ڕووناک ئاشکرایە کە سەرەتا ئێران تەنها پەردەیەک دەبێت بۆ بەرەو پێشبردنی لۆژیکی سەرەتا من یا سەرەتا ئێمە. ئەوەسا هەمان بەڵا بەسەر بیرۆکەی سەرەتا ئێران دێت کە کۆماری ئیسلامی بەسەر ئیسلامی داهێنە. کاکپۆڵا ئەڵێ ئەمڕۆ ئیسلامگەرایی بە هەموو چڕی سیستمێکی شەرعی و ئەخلاقی کار دەکات و مانای خۆی لەدەستاوە. ئۆپۆزیسیۆنی لە ڕاست لە بازنەی دەسەڵات یان دەرەوەی بازنەی دەسەڵات لە خەیاڵی خۆیدا دڵی بە هێزی ئەمریکا و ئیسرائیل خۆش کرد بوو تا بێن و هێزێکیان پێ بدەن. بەڵام کارەکە بە پێچەوانەوە بووە و ئەوەی بە خەیاڵیان ڕزگارکەر بوو بە ڕزگارکەری سیستم دەرچوو. چون لە بنەمای فکری ئەم ڕەوتە سیاست گۆڕەپانی دابینکردنی بەرژەوەندیەکانە. کاکپۆڵا ئەڵێ ئەم لۆژیکە وەک وتەی هێژمونی سەردەم وتەیەکی پوچە. ئەوەی وا لەبیر دەکرێت قازانج و بەرژەوەندی گشتیە. کەوا بوو دەبێت ئەم قسە ڕازاوانە وەلا بندرێت و دیوی تاریکی ئەم لۆژیکە بەرجەستە بکرێتەوە کە ئەگەر سیاست گۆڕەپانی دابینکردنی بەرژەوەندیەکانە دەبێت بپرسین کام بەرژەوەندی. باسی وەڵامەکەی تر بکەین کە ئەویش پێداگرتن لەسەر بەرژەوەندی گشتیە. دەیخۆ بەرێ ڕاستی لە قسەکانیدا باسی بەرژەوەندی گشتی دەکات. چۆن دەتوانین ئەم دوو ئاراستەیە لە یەکتر جیاکرێتەوە؟ یەکێک لە ڕێگاکان ئەوەیە بزانین دەسەڵاتی سیاسی دوای ئاڵوگۆڕ چی بەسەردێت. ئایا خەڵکی تینوی ئازادی و بەرابەری قوربانیەکانی سیستم و مناسباتی ئەوڕۆ دەسەڵاتیان دەبێ یان نا؟ دەسەڵاتێکی ڕاستەخۆ کە بتوانین بڕیار لەسەر ماف و ژیانی خۆیان بدەن و لە ڕێگای نوێنەرانی ڕاستەقینە و هەڵبژێردراوی خۆیان ئەو بڕیارانە جێبەجێ بکەن. ئەم قسانە دیوی تاریکی نییە. هەمان قسەیە کە ئەمڕۆ لەسەر شەقامەکان دەکرێ و سبەینێ هەر ئەوانەی لەسەر شەقامن بڕیار ئەدەن. ناتوانێت دیوی تاریکی هەبێ. بەڵام ئەگەر سیاست گۆڕەپانی دابینکردنی بەرژەوەندیەکانە
لە دنیای واقعدا ڕێگە ئاوەڵان نییە تا خەڵکی سەرشقام کە ئەمڕۆ هاواری ئازادی و بەرابەری دەکەن سبەینێ بتوان خۆیان دەسەڵات بەدەستەوە بگرن و خۆیان بڕیار دەربن. ململانێ بەرژەوەندەکان ئاوا بە ئاسانی ڕێگە ناکەنەوە. ئەمە کاتێک بەدی دێت کە ئەم بەرژەوەندیە گشتیە ینی خەڵکی کرێکار و زەحمەتکێش هێزیان هەبێ کە بتوانن بەرژەوەندی خۆیان لە قوڕگی سەرمایەداری بکێشنە دەرێ. هێزیش هەر لە ئەمڕۆ دروستە بێ لەسەر شەقام. سپاس بۆ کاک پۆڵا دەچین ناوبڕێک دەبینین بەتر دێنەوە خزمەتان فەرموو. نفر از دور داره میخونه آسمون وحشت ما سفره تانه شرم از این کابوس شرم از این افسوس شرم از این رنج بیهوده پرده از گلوی تو صدای ما بلا چاو بلا چاو بلا چاو 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 میپریم از خواب یه شب مهتاب یکی میگه آیادم ها یا همه با هم یا همه تنها ما که بیداریم تا فردا از گلوی تو صدای ما بلا چاو بلا چاو بلا چاو 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 یا همه با هم یا همه تنها روز نو یا شب بی فردا میپریم از خواب یه شب مهتاب یکی میگه آیادم ها خاک این گندم تو خیابونه خوشه خشم من و تو تشنه بارونه حق ما کم نیست زانوی غم نیست قلب ما که دور از هم نیست دنیای تازه این یه آغازه پنجره تا رویا بازه یا همه با هم یا همه تنها و بلا چاو بلا چاو بلا چاو 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 میپریم از خواب یه شب مهتاب ما که بیداریم تا فردا آخرش زنجیر ظلم عالمگیر میشکنه با دستای ما خاک این گندم تو خیابونه خوشه خشم من و تو تشنه بارونه حق ما کم نیست زانوی غم نیست قلب ما که دور از هم نیست دنیای تازه این یه آغازه پنجره تا رویا بازه یا همه با هم یا همه تنها و بلا چاو بلا چاو بلا چاو 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 میپریم از خواب یه شب مهتاب ما که بیداریم تا فردا آخرش زنجیر ظلم عالمگیر میشکنه با دستای ما لەم بەشەدا بابەتێک سەبارەت بە بڵێن ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەنگاری دەخوێنینەوە بۆتان ئەڵێت هاوکات لەگەڵ سێمی مانگی ئایار ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەری
ڕێکخراوی پامنێرانی بێسنوور لە دوایین راپۆرتی ساڵانی خۆیدا سەبارەت بە دۆخی ئازادی میدیاکان لە جیهاندا ئێرانی لە پلەی 176 لە نێو 180 وڵات داداناوە. لەم راپۆرتەدا ئێران بە یەکێک لە سەرکوتکارترین وڵاتەکان بۆ چالاکی میدیایی ناساندراوە کە تێیدا ڕۆژنامەنووسان بە ناچاری پەنام بۆ خۆسانسۆری بردووە چون هەموو بۆ چوونە ڕەخنەگەرانەکان لەلایەن حکوومەتەوە سەرکوت دەکرێن. ئەم راپۆرتە هەروە جەخت دەکاتەوە کە تەنها وڵاتانی سووریا 177 چین 178 کۆریای باکوور 179 دۆخێکی خراپتریان لە ئێران هەیە. ئەم راپۆرتە پیشانی دەدا کە تەنها بەشێکی کەم لە وڵاتەکان دۆخێکی نسبەتەن گونجاویان بۆ چالاکی ڕۆژنامەنووسان هەیە لە کاتێکدا زیاتر لە نیوەی دانیشتوانی جیهان لە وڵاتێکدا دەژین کە ئازادی میدیاکان تیاندا زۆر خراپ یان کێشەدار هەڵسەنگێنراوە. لە پاڵ ئێراندا ئەفغانستانیش بە پلەی 175 دۆخێکی نیگەرانکەری تاقی دەکاتەوە. بە پێی راپۆرتی ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور دەسەڵاتی تاڵیبان بەسەر ئەفغانستاندا زەنگی مەرگی بۆ ئازادی ڕۆژنامەگەری و ڕۆژنامەنووسان بە تایبەتی ڕۆژنامەنووسانی ژن لێدەوە. بە گوێرەی ئەم ڕێکخراوە کەشی مێدیایی لە ئەفغانستان ئێستا بێبەشە لە فرەڕەنگی و دەنگی نەیار و سەرکوتکردنی ڕۆژنامەنووسان بەردەوام تونترکراوەتەوە. ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور لە راپۆرتی خۆیدا دەڵێت ئەگەرچی هێرشە فیزیکیەکان دژی ڕۆژنامەنووسان بەرچاوترین پێشێلکاری ئازادی میدیاکانە، فشاری یابووریش یەکێکە لە ئامرازە کاریگەر و زیاد بووەکانی سەرکوتکردنی میدیاکان. لە بەشێکی تری راپۆرتەکەدا هەروەها هاتووەکە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و باکووری ئەفریقا هێشتا وەکو مەترسی جارترین ناوچەی جیهان بۆ ڕۆژنامەنووسان ماوەتەوە. لەم نێوانەدا دۆخی غەزا وەکو خراپترین شوێن بۆ چالاکی مێدیای وەسفکراوە و سوپای ئیسرائیل وەکو هۆکاری سەرەکی ئەم دۆخە ناساندراوە. لە ئۆکتۆبری 2023ەوە زیاتر لە 100 پەیامنێری فەلەستینی لە غەزە کوژراون کە لانی کەم 22 کەسیان لە کاتی ئەنجامدانی ئەرکەکانیشیاندا بووە. ئەم راپۆرتە هۆشداری دەدات کە لە 118 وڵاتدا ئەکتەرە سیاسیەکان بە شێوەیەکی سیستماتیک لە هەڵمەتەکانی زانیاری نادروست و پرۆپاگەندەی چاواشەکاری بەشدارن. گەشەی تەکنۆلۆژیا هۆشی دەستکرد و بەرهەمهێنانی ناوەڕۆکی ساختە سنووری نێوان ڕاستی و درۆی سڕیوەتەوە و متمانەی گشتی بە میدیاکانی لاواز کردووە. ئەو سنووردارکردانەی کە دەوڵەتەکان بەسەر ئازادی ڕادەربڕین و میدیاکانی جیهان گەشە سندوانە سەپاندووە دۆخی لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا زۆر بەرچاوترە. ئەم ڕژیمە بە جۆرێک لە سنووردارکردن و سانسۆر کەڵکی وەرگرتووە کە بەوتەی کانونی نووسەرانی تیراژی کتێبی لە کۆمەلگایەکی 85 میلیۆنیدا گەیاندا 200 دانە. شانۆی بەتەواوی لە گۆڕەپان دوور خستەوە. سینەمای فەرمی بێبایەخ کرد. زۆرێک لە هونەرمەندانی ناچار بە چوونە دەرەوە لە وڵات کرد یان پراوێزیشی خستن. ئاشکراکردن و راپۆرتی ڕاستیەکانی کۆمەلگەی وەک پیلانی ڕۆژنامەنووس و ڕاگەیاندکار و وێنەگەر نیشانەدات. میدیا واتە سەدا و سیما و نووسەرەکانی ئەم ڕژیمە درۆزن و چەواشەکارە کەوتونەتە بەر قوڵترین نەفرەت و بێزاری هاوڵاتیان ئێرانی. ئەم واقعیەتە لەو کاتەوە کە بزوتنەوەی شۆڕشکێڕانەی ژنجیان ئازادی دەستی پێکرد ئاشکراتر بووە. لە بەرامبەر مێدیەکانی هێڵی فەرمیدا مێدیا سربەخۆخان هەن کە هی ژنانی ئازادی خوازان بەگشتی و دژبەرانی سەرمایە و سۆسیالیستەکانن. ئەم مێدیانن کە ڕاستیەکان دەردەخەن، نەهامەتیەکانی سیستمی قێران لێدراوی سەرمایەزاری بەیان دەکەن و بە دیلەکەی واتە سۆسیالیزم بەرجەستە دەکەنەوە. ئەمانە بەم هۆیەوە لەلایەن دەوڵەتەکان و خاوەنکار و بە تایبەتی خاوەنانی مێدیا فەرمیەکانەوە لە وڵاتانی گەشە سەندوو لە ژێر زۆرترین هێرشدان و لە دەوڵەتەکانی وەک کۆماری ئیسلامیدا بە تەواوەتی قەدەغەن. مەودای ئازادی ڕادەربڕین وەک باقی مافە دیموکراتیکەکان بەندە بەڕادەی هێزی خەڵکی تینوی ڕاستیەکان. هەرچەندە ئەم هێزە زۆربێ بە هەمان میزان مێدیای ئازاد ئیمکانی گەشە سەندن پێیاکات. چین ناوڕێک بینین دووبارە بە ئازیزان ئێوەش ئەوەندە ماندوو نەبن زوو دێنەوە خزمەتان فەرموو.
لە دوای تەقینەوەکەی بەندەری ڕەجایی لە ڕۆژاوی بەندەر عەباس لە شەممە واتە شەشی بانەمەڕ کە بەداخەوە لانی کەم هەفتە کەسی کوژراوی لێکەوتوێتەوە و 1200 کەسیش بریندار بوون و ژمارەیەکیش هێشتا هەر بێسەر و شوێنن بەرپرسانی کۆماری ئیسلامی بەرەبەرە ناچار دەبن دان بەوە دابنن کە کەڵەکەبوونی مادەی کیمیایی مەترسیدار لەم بەندەرە بووە کە بەندەرەکە بۆ هەناردەکردن و هاواردەکردنی کاڵای ئاسایی بووە. ئەم مادە کیمیاییە لەکوێوە هاتووە و بۆچی هاتووە و با بمێنێ ئێمە لەوە بگەڕین. زۆربەی قوربانیەکانی ئەم کارەساتە کرێکار بوون. ئێستا لە چەندین ڕوانگەی جیاوازەوە سەیری کارەساتەکە دەکرێت. ئەو گۆشە نیگایی کە کەمتر بەرچاو دەکەوێت ئەوەیەکە بەندەری ڕەجایی شوێنی کاریش بووە. لەم کارگایەدا وەکو کارگاکانی دیکە کرێکاران تەنها چەوسانەوەیان بەسەردانایەت بەڵکو ڕوبەڕووی مەترسی کوشەن دەشت دەبنەوە. شوێنی کوشتن تەنها کانزاکان و قوڵایی زەوی نییە بەڵکو دەشتی کراوەی تەنیشت دەریاشەیە. یان باشترە بڵێن هەر شوێنێک کە کرێکار کاری تێدا دەکات سوود بەرهەمدێنێ بەڵام گیانی پارێزراو نییە. چون لە سیستمی سەرمایەداریدا تا سوود هەبێت گیانی ئینسان بەیاخێکی نییە. لە راپۆرتێکی ئیلنادا دەخوێنینەوە زیاتر لە 90% قوربانیانی تەقینەوەی ئێسکلەی ڕەجایی کرێکارەکان بوون. تەقینەوەی کانتینەرەکان لە ناوچە یەکێک لە کۆمپانیەکانی ئێسکلەکە ڕوویداوە و زۆربەی کرێکارانی ئەم کۆمپانیایە بە توندی بریندار بوون یان گیانیان لەدەستەوە. بەڵام بە ئەگەری زۆر زیانێکی ئەوتۆ بە خاوەنە بە هێزەکانی ئەم کۆمپانیایە ناگات. کانتینەرەکان بیمەیە، تەنانەت گیان و ژیانی خاوەندارەکانیش بیمەیە. بیمە پارەی زیانەکان دەدات. بەهۆی کەمتەرخەمیەوە لێپرسینەوە سەرزانش ناکرێن. پێیان ناکەوێتە بەندیخانە و زیندانەوە و چەند ماوەیەکی تر بە خۆشی و شادمانی دەگەڕێنەوە بۆ ئێسکلا. گەماڕوەکان دەبەزێنن. کاڵا هەناردە دەکەن و وەک هەمیشە پارەی زۆر جەخەنە گیرفانیانەوە. لەم راپۆرتەدا تەقینەوە لە ئێسکلەکەی بەندەری عەباس لە ناوچەی کۆمپانیایەک و کاتێک کە کرێکارێکی زۆر سەرخاڵی کاربوون ڕوویدا یەکێک لە شایەتەکان دەڵێت من خۆم پێش تەقینەوەکە لە ئێسکلە بووم. شایەتە ڕاستەوخۆکان دەڵێن کانتینەرەکانی مادەی کیمیایی مەترسیدار تەقینەتەوە و دووکەڵی سەرەتایی زۆر گۆرە بووە. تەقینەوەکە ئەوەندە بەهێز بوو کە شوشەی ئۆتۆمۆبیلەکەم ورد و خاش بوو. تەنانەت سەقفی ئەو ژوورەی تیادا دانیشتبووین هەڵکێندرا. من بە چاوی خۆم بینیم کە ژووری ترێلێک بەرەو ئاسمان چوو. لەشی زۆر کەس لە ئاسماندا هەڵوەسترا بوو. هێشتا هەوا بە تەواوەتی پیسە. چاوەکان و قوڕک دەسووتێن و هەناسەدان لە ناوچەی ئەو ئێسکلەیەدا دژوارە. بەڵێ لە یەکێک لەو زاراوانەی کە ئەم ڕۆژانە بەکاربردنی زۆر بووە خەلافی راپۆرتیان خەلافی ئیسارەکە هاوردەکار دەبێت بە گومورکی ڕابگەێنێت کە کاڵای ئەلف هاوردە کردو بەڵام ئەم هاوردەیە ڕانەگەێنراوە. ئەی چۆن هاتووە؟ بۆ کێ هاتووە؟ بۆ ئەمبار کراوە. ئەوەش با بمێنێت لە ڕاستیدا کاتێک دەتوانرێت بڕێکی زۆری کاڵای خەلاف واتە جیاواز لەوەی لە ڕاگەاندنی گومرکیدا تۆمارکراوە هاوردە بکرێت و بەبێ هیچ نیگەرانیەک لە ئێسکلەکەدا کەڵەکە بکرێت مانای ئەوەیە کە راپۆرتی خەلاف نەک ساختەکاریەکی ناسایی بەڵکو لە کۆماری ئیسلامیدا بە تەواوی یاساییە. ئەم کارە ممکن نابێت مەگەر ئەوەی ئەم خلافە لە ژێر چەتری وەلایەتەوە هەساردرابێت. حکوومەت دوای تەقینەوە لە بەندەری ڕەجایی تووشی کێشە لە ڕاگەیاندندا بوو. کومیتەیەکیان دروست کرد بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکە و ئەم کومیتەیە دوای 3 ڕۆژ لە ڕاگەاندراوێکدا ڕایگەاندووە لێکۆڵینەوە سەرەتاییەکان نیشانی دەدەن کە کەمتەرخەمی لە ڕەچاوکردنی بنەماکانی سەلامەتی سەلمێنراوە. دژە ڕاگەیاندن لە هەندێک بابەتدا هەبووەوە دەستگا ئەمنی و دادوەریەکان بە جددی بە دوای ناسینی تاوانباراندا دەگەڕێن کەواتە کێشەکە بۆ دژە ڕاگەیاندن دەگەڕێتەوە. با ئەو بمێنێتەوە کە دژە ڕاگەیاندکاری سەرەکی دەکرێت دامەزراوەیەکی سەربازی بێت چونکە ناگونجێت کە هاوردەکارێکی ئاسایی مادەیەکی هاوردەکرد بێت کە توانای داگیرساندن و تەقینەوەی ئاوا بەرزی بێت و کارەساتی مرۆیی بخۆڵقێنێ. جۆری ڕاگەاندنی ڕژیم سەبارەت بە کارەساتی بەندەر عەباس و بیرهێنەرەوەی ڕاگەاندنەکانی بەرپرسانی ئەو دەربارەی تەقەکردن لە فڕۆکەی ئۆکراینی واتە کە ژمارەکەشی 752 بوو لە 18 بەفرامباری 1398 بووە. لەو بابەتەدا
سەرەتا ڕایانگەیاند کە فڕۆکەکە هەڵگری 176 سەرنشین بەهۆی کەم و کورتی تەکنیکەوە کەوتتە خوارە. 3 ڕۆژ دواتر ناچار بوون بڵن خۆیان تەقیان لە فڕۆکەی نەفەر هەڵگر کردووە. لە ڕاستیدا دژە ڕاگەیاندنیان فەرمە بوو بە پێی زاراوەی باو لەم ڕۆژانەدا دژە ڕاگەیاندنیان کردبوو. ڕژیمی کۆماری ئیسلامی ڕژیمی درۆزنانە، ڕژیمی دژە ڕاگەیاندکارانە. لە سەرەتاوە دژە ڕاگەیاندنیان کرد. کاتێک خۆمەینی پێش دەسەڵات وەرگرتن وتی حکوومەتی داهاتی وەکو فەڕەنسا دەبێت، ئاو کارەبا بە خۆڕایی دەکات و هەموو لە دەربڕینی بیرۆڕادا ئازاد دەبن. هەر هەمووی خەلاف بوو. خەلافکاریەکانی ڕژیمی ئیسلامی لیستێکە بە ئاستێکە سەری لە ئاسمان دەدات. ئەوەی لەژێر سێبەری ئەم ڕژیمەدا دژە ڕاگەیاندنی گۆمڕۆکی ڕووبدات، شتێکە بە پێی یاسای نەنووسراوی ئەم دەسەڵاتەیەکە دەستگا ئەمنیەتیەکان لە دەسەڵاتی ڕەهای خۆیان کەڵکی لێ وەردەگرن و ئەوە بە ئاسانی گیانی ئینسانەکان دەکەنە قوربانی. سیاسەتی پاراستنی نظامێکی گەندەڵ و دژە ئینسانیە. هەر ڕووداوێک کە لە شوێنی کاردا ڕژیم ناچار بووە بڵێت خاوەنکار سەبارەت بە ڕێشوێنەکانی سەلامەتی بانگەشەی هەڵەی کردووە، واتە دژە ڕاگەیاندنی کردووە. دژە ڕاگەیاندن هەڵوێستێکی چینایەتیە، دژی کرێکارانە، دژی کۆمەڵگایە، ڕێبازی دەستەیەک تاڵانکەرە و بەندە بە مکانیزمی ڕژیمێکەوەکە هەر لە سەرەتاوە دژە ڕاگەیاندن بووە. تا ئەم دەسەڵاتە لەسەر کاربێ، چاوەڕوانی کارەساتێکی ئینسانی شتێکی دوور نییە، چون مانەوەی ئەم دەسەڵاتە گەندەڵە بەندە بە کارەسات بۆ مرۆڤایەتی. وفادارا 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 كوان يا رجالا يا رجالا يا رجالا كوان عاشقاني نيوتنان وسخر سارا كوان دم پرستی سوز زارا كوان عاشقاني نيوتنان وسخر سارا كوان دم پرستی سوز زارا كوان وفادارا عاشقانی نێوتەلان و سەخر ساران کوان دڵ پەرستی گوڵ پەرستی سەوزە جاران کوان ئەو دڵانەی کە هێلانەی عشقی شیرین بوون ئەو گوڵانەی کە پەیمانەی دەرجی خوێنین بوون ئەو دڵانەی کە هێلانەی عشقی شیرین بوون ئەو گوڵانەی کە پەیمانەی دەرجی خوێنین بوون وفاداران یاری جاران یادگاری زوو یادگاری زوو لە دووریتان دڵی شەیدەم ئاوری تێبەر بوو لە دووری ئێوە هەواڵان ئاورم تێبەر بوو
زۆر یادیاری زۆر لە دووری کەندەڵی شەیدەم ئاوری پێبەر بوو لە دووری ئێوە هەواڵان ئاورم پێبەر بوو کاک سەروەت لە کرماشانەوە نامەیەکی بۆ نردوین کە بەم پرسیارە دەست پێ دەکات نامەکەی ئەڵێ بۆچی ڕووداوەکان لە ئێران دووبارە دەبنەوە. کاک سەروەت لە ئیدامەدا نووسیوەتی تەقینەوەی بەندەری ڕەجایی وەک ڕووداوەکانی ڕووخانی مێترۆپۆل، ئاگرکەوتنەوەی پلاسکۆ یان وەرگەڕانی قەتاری مەشهەد یەست نیشاندەری نمونەیەکی دووبارە بووە. ئەم نمونەیە هەر وەک ئەزمون نیشانی دەدات ئەنجامی ناکارەمەی سیستمی لە بەڕێوەبردننی مەترسی و قەیرانە. نەبوونی شەفافیەت، لاوازی بەرپرسیارەتی، کەمی دامەزراوە چاوەدێریە سەربەخۆکان و پێشخستنی بەرژەوەندیە کورتخایەنەکان بەسەر سەلامەتی درێژخایەندا ڕەگە سەرەکیەکانی ئەم ڕووداوانن. کارەساتی تەقینەوەی بەندەری ڕەجایی نمونەیەکی بەرچاوەکان نیشانی دەدا کە ڕووداوەکان نەڕێکەوتن و نە لە ناکاو بەڵکو ئەنجامی کەڵەکەبوونی لاوازیەکانن وەکو نەبوونی گەندەڵی دەسەڵاتێک کە ژیانی ئینسان زۆر لای ببایخ. لە بەرامبەردا هاودڵی بەرفراوانی خەڵک و کارزانەوەی خێرای فریاکۆتن لەم ڕووداوانەدا توانایی بەرزی کۆمەڵگە ئێران بۆ بەڕێوەبردننی قەیران نیشان دەدات. کارزانەوەی خێرای فریاکۆتن و هاوپشتی کۆمەڵایەتی توانایی بەرزی خەڵکی ئێران بۆ چاکبوون نیشان دەدات. لەوانەیە بوترێ ئەم ڕووداوانە لە زۆر شوێنی تریش ڕوئەدەن. وایە بەڵام لێرە لە ئێرانی ژێر دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامی چەند جیاوازی هەیە کە نیشان ئەدات ڕووداوەکان هەروەک باسکرا لە ناکاو نییە بەڵکو حاصڵی دەسەڵاتێکی گەندەڵە. کاک سەروەت دەڵێ هەندێک لەم هۆکارانەم باس کرد و جیاوازی گرنگتر ئەوەیەکە لە هەر ڕووداوێکدا هاوپشتی کۆمەڵایەتی بۆ فریاکۆتنی زیان لێکۆتووان بەرچاوە. لە حاڵێکدا دەسەڵات هۆڵ ئەدات ڕاستیەکان بشارێتەوە، خەڵک لە ئاستێکی بەرفراواندا دێنە مەیدان و ئەرکی ئینسانی خۆیان بەڕێوە بن. هاوکات گۆڕینی سیستم کە نیشانی داوە مەترسی جدیە لەسەر ژیانی خەڵک، بەهێزکردنی شەفافیەت و بەرپرسیارەتی و بەرهێنان لە ژێرخانەکان و ڕاهێنان دەتوانێت خولی ڕووداوەکان کەم کاتەوە. بەڵێ دەچینە سەر نامێکی تر کە هاوڕێکی بەرنامەکەمان کە خەڵبەت خۆی بە کرێکار ناساندووە. ئەم بەرەزە دەڵێت ئێستا داهاتووی دۆخی سیاسی لە ئێران بە کام ئاراستەدا دەڕوات بۆ زۆر کەس بۆتە جێگەی باس. ئەم بەرەزە نووسێتی کۆماری ئیسلامی درەنگ یازوو دەڕوات ویان لانیکەم بە شکل و شێوازی تا ئێستا نامێنێ، هەر بۆیە لە هەموو لایەکەوە هەوڵدان بۆ دروستکردنی ئالترناتیڤی سیاسی کە بتوانێت جێگرەوەی دەسەڵاتی سیاسی بێ گەرمە. ئەڵێت بەڵام من ڕای جیاوازم هەیە. ئێمە وەکو کرێکاران وەک بەشێک لە چینی چەوساوە و پراوەسراو جەخت دەکەینەوە کە ئەگەر بڕیارە ئالتەرناتیڤێکی ڕاستەقینە دروست بکرێت دەبێت لە خوارەوە و لە ناخی کۆمەلگاوە هەڵبڵێت. ئەزمونە نوێیەکان بە تایبەت لە قەیرانە کۆمەڵایەتی سیاسیەکان وەکو ناڕزایەتیەکان لافا و بوومەلەرزە نیشانیان داوە کە ڕێکخراوە ناوچەیەکان تەنانەت بە شێوەی کاتیش دەتوانن پێکهاتەی متمانە پێکراو بۆ کاری کۆمەڵایەتی و سیاسی دابین بکەن. ڕێکخراوە جەماوریەکان کە لە پێویستی خەڵکەوە هەڵدەخڵێت نەک لە خەیاڵی نوخبەکانەوە دەتوانێت لە ئەگەری ئاڵوگۆڕەکاندا بۆ شایی دەسەڵات پڕکاتەوە و مێژوش هەر ئەوەمان پێ دەڵێ. هاوڕێکرێکە لە ئێدامەدا دەڵێ لەم ڕوانگەیەوە پێش هەموو شتێک دەبێت لە خۆمان بپرسین بۆچی لە بنەڕەتدا پێویستمان بە ڕێخستن هەیە. وەڵام ڕوونە لە نەبوونی هێز. خەڵکی تینوی ئازادی و بەرابەری لە بەرامبەر دوو هەڕەشە جدیدان، ڕژیمی سەرکوزگەر و دەستێوەرزانی دەرەکی. لە بەرابەر ئەم هەڕەشانە تەنها ڕێگەی بەرەنگاربوونەوە ڕێخستنی سەربەخۆ و لە خوارەوەیە. ڕێخستنێک کە لە ناو خەڵکدا دروست دەبێت نەک ئەوەی لەسەرەوە بسەپێنرێت، چونکە ڕێخستن لە خوارەوە دەتوانێت فەزایەک بۆ دەربڕینی داواکاری ڕاستەقینەکانی چینە خواروەکانی کۆمەلگا دابین بکات و خەباتێکی کاریگەر لەم بەرامبەر سیستمی سەرکوزگەری ئێستادا بێت. ئەم هێزە دەتوانێت هاوات و ئارەزوەکان بانجام بگەێنێ غێریەوە هەر دەسەڵاتێکی تر بە هەر ناو نیشانێکەوەی پاش گەیشتن بە دەسەڵات قسەکانی ئەمڕۆ فەرامۆش دەکات و دەچێتە خۆناغی سەقامگیرکردنی خۆی کە هیچ نییە جگە لە ژێرپێنانی ئاوات و ئارەزوەکانی خەڵکی ستەم دیت و ناتوانێ وانە بێ. باز لە نیەت نییە لە سیستم و مناسباتێکدا دەژین کە تا بەردەوام بێ
هەر کەس و هەر تاقمێک دەسەڵاتی بێ کەمیان زیاد هەمان دەکات کە پێویستی پاراستنی سیستم و مناسباتی ئێستایە. یان دەبێ هەمان کاری پێویست بکەن یان وەلا دەنرێن و لە زۆر کاتدا هەمان دەکەن کە پێویستە. یان ڕێگای کەڵەکەکردنی سەروەت کە لە ڕێگای پاراستنی ئەم سیستم و مناسباتە ڕەشاویەکەن. کەوا بوو ڕێگر دەبن لە هەر بۆچوون و هەوڵ و تێکۆشانێک کە ئەم سیستم و مناسباتە بخاتە ژێر پرسیارەوە بە ناوی ئاین یان نەتەوەپەرستی. لە نەتیجەدا فەرقێک ناکات دەرەنجامەکەی بێبەشبوونی زۆربەی خەڵکی کرێکار و زەحمەتکێشە لۆ سەروەت و سامانە کە بەرهەم دێت. ئەمە عزیزە لە درێژەی نامەکەدا نووسیوتی ڕاستیەکی تاڵ بەڵام حاشا هەڵنەگر ئەوەیە کە ئێمە لە ڕووبڕووبوونەوەی سەرەتاییدا لەگەڵ ئەم هەڕەشانەدا زەعیفین. ئەڵێت دامپێدانان بەم زەعفە نەنیشانەی لاوازی بەڵکو مەرجی پێگەیشتووی سیاسی و هەنگاوێکە بەرەو چارەسەرکردن. ئەڵێت نەکۆڵیکردن لە زەعف ئێمە تووشی نەخۆشیەک دەکات کە لە قوبوڵکردنی ڕاستی هەڵدێتوە پەنا دەباتە بەروەهمی دەستپێکی هێشتا کاتی نهاتووە. ئەڵێت ئەم دامپێدانانە نەک تەنها دەبێت لە ناوخۆی ڕەوتە کرێکاریەکاندا بەڵکو لە ئاستێکی بەرفراوەنتری هێزە چەپ و پێشکەوت و خوازەکاندا دەبێت ئەنجام بدرێت. ئەم ئازیزە لە بەشێکی تری نامەکەیدا نووسیوێتی ئەڵێ بابگەڕێمەوە سەر باسی سەرەکی. ئەڵێ گروپگەلێک بە پشتبەستن بە سەرچاوە میدیایە گەورەکان و پشتگیری دەسەڵاتە بیانیەکان لە وزەی تووڕەی خەڵک ئامرازیان دروست کرد و خەریکن زەمینەی سیاسی و کۆمەڵایەتی بۆ بوون بە ئەڵتەرناتیڤ ئامادە دەکەن. ئەڵێت بەڵام ئێمە وەک کرێکاران چالاکوانانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ناخی کۆمەلگادا لە حاڵێکدا کە وەستاوین ئەگەر دەست بەکار بین ئەم ئالتەرناتیوە ساختەگیانە هەرگیز دەستیان پێناگات. ئەڵێ ئێمە لە ناو خەڵکداین لە دەقی ڕاستەقینەی ژیاندا لە گەڕەکەکان کارخانەکان و لە ئەزمموی ژیانی ڕۆژانەدا لە ناخی ئەم دۆخەیە کە دەتوانرێت بیر لە چارەسەر بکرێتەوە و ئەم چارەسەرە هیچ شتێک نییە جگە لە ڕێخستن. ئەڵێت لە چەند ساڵی ڕابردوودا قەیرانە سروشتیەکان وەکو لافا و بوومەلەرزە نیشانیانداوە کە خەڵک توانایی پێکاتنی ڕێکخراوی خۆڕسک هەرچەندیش کاتی بۆ بەڕێوەبردننی قەیران هەیە. ئەڵێت ئەم توانا کۆمەڵایەتیە لە جیاتی پشتگوێ خستن دەبێت وەک بنەمایەک بۆ ڕێخستن لە بەرچاو بگیرێت. خەڵک لەم قەیرانانەدا بە شێوەیەکی نافەرمی خەریکی ڕێخستنی خۆیان بوون و ئەم ڕێخستنە نیشانەیەکە لە توانایە بەرزەکانی چیناتی لە ناخی جەماوەدا کە دەبێت بە ئیرادە و ئامانجدان لە ئاراستەی دروستکردنی ئالتەرناتیڤی چیناتی بە شێوەیەکی ئامانجدار بەهێز بکرێت. لە درێژەدا ڕێخستن لە پێشەدا مەحەلین و لەوانەیە کاتیش بێ کە دەتوانن لەسەر بنەمای پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی وەک هاوگەڕێک بوون، هاوکار بوون پێک بێن لەوانەیە جیاوازیشیان هەبێ. بەڵام ئەم جیاوازیانە نەک بەرەو ڕوبەڕووبوونەوە بەڵکو دەبێ بۆ کۆنتترۆلکردن و یەخستن لەسەر خاڵە هاوبەشەکان چاوی لێ بکرێ. ئەمە ناوی سازش نییە با پێچەوانە ناوی لە بەرچاوگرتنی بەرژەوەندە باڵاکانە کە دەتوانێت بزوستنەوەکەمان بەهێز بکات. جاری وایە سازش وەک تاکتێکێکی کاتی بۆ تێپەڕاندنی قۆناغی ئەگەری ئاڵوگۆڕەکان پێویستە. ڕێکخراوە جەماوەریەکان دامەزراوە گەلێکن کە لە نێوان گەڕەکەکان، کارخانەکان و دامەزراوە کۆمەڵایەتیە جیاوازەکاندا دەرفەتی گفتۆگۆ و بڕیاردانی بە کۆمەڵ دەڕەخسێنن. لە کاتێکدا گۆڕانکاریەکانی ناوچەکە و قەیرانە سیاسیەکان هەر ڕەشەی نوێی لەگەڵ خۆیاندا دێنن. ئەرکی ئێمە لەم بارودۆخەدا ئاگای لە مەترسیەکان و بڕیاردانە سیاسیە استراتێژیەکانە. لە دۆخی قەیرانیدا ئەگەر کۆمەلگا لە ڕووی ڕێخستنەوە ناتوانە بێت بۆشایەکی دەسەڵات بە خێرایی پڕ دەکرێنەوە. لەبەر ئەوە ڕێخستن لە خوارەوە و لە ناو جەماوەردا باشترین چارەسەرە بۆ بەرەنگاربوونەوەی بارودۆخی ناکە و دیکتاتۆریەکانی داهاتوو. بەڵام عزیزە لە درێژەدا ئەڵێت پێویستە لەو پیلانانەی کە پێک هاتەی دەسەڵات وە سیستمی زاڵ لە دەوروبەرمان چنیویانە دەربچین. ئەڵێت دەبێت لە ڕەخنەی تاکە کەسی تێپەڕین و بگەینە ڕەخنەی پێکهاتەی. ڕەخنەی سیستم و مناسباتێک کە بناغەی سیستەم و نابەرابەری و بێمافیە لە دۆخێکدا کە دەکرێت ناوی بنین ئاژاوی سیاسی لە بەستەینی قەیرانە دەوروبەریەکان کاتیەوە هاتووە کێشەکان لەسەر دەسەڵات بگوازینەوە بۆ ڕەخنەیەکی قۆڵ و بنەڕەتی لەسەر سیستم و مناسباتێک کە دەسەڵاتی سەرەوە و خۆستەپێنەر لە شکل و شێوازی جیادا بەرهەمی دەهێنێ. لە ناخی ئەم مێژوەدا لە نێوان قەیرانە ناوچەیەکاندا لە فەزای قورسی ئاینی مەسحەبی و ناسیۆنالیزمی ئارانی کە هیچی نییە جگە لە دووبارە بەرهەمهێنانی ڕابردوو و لە بارودۆخێکدا کە بەشێک لە چەپ خەریکی
سادەترین باسە تێوەریەکانن یان بوونەتە ناسیۆنالیستێکی شەرمن هیچ هێزێکی زاڵ ئالتێرناتیفێکی ڕاستەقینە بۆ چینەکان و نەتەوەکان پێشکەش ناکرێت. ئەمازێ دەڵێ لە فەزایەکی وادا بێدەنگی و گۆشەگیری تەنها دەبێتە هۆی قوڵکردنەوەی قەیران و داخستنی ئاسۆی گۆڕانکاریەکان. ئەڵەت پێشمەرجی چوونە ناو خەباتی ڕاستەقینە دووبارە بنیاتنانەوەی هوشیاری چیناتیە. دەبێت ئازار و خەمەکانمان لە ئاستی تاکە کەسیەوە بەرز بکەینەوە بۆ پلەی هوشیاری کۆمەڵایەتی. دەبێت بزانین ئێمە دەیان ساڵە لەلایەن سیستمی زاڵی سەرمایهداری ناوەندگراوە پراوێزخراوین. کۆمەلگاکانمان گیرۆدەی دابەشبوونی دەستکرد لە مەسهەب و نەتەوە بوون. لە کۆمەلگایەک داین کە ئاساییە هەر تاکێک یان گروپێک خەمی تایبەتی خۆی بێت. ئەم پارچە پارچەبوونی هۆشیاری خۆی ئامرازێکی زاڵبوونە، دووبارە پێناسەکردنی ئامانجێکی هاوبەش و هەوڵدان بۆ هۆشیارکردنەوەی بە کۆمەڵ و ڕێخستنی کارێکی دژوارە، بەڵام پێویستە بێ ئەوە ڕێگایەک بەرەو ڕزگاربوون نامێنێت. ئێمە نابێت ڕێگە بدەین کە خوێن و داهاتووی چینە چۆساوەکان بێتە سەرمایەی مامەڵەی سیاسی چینە چۆسێنەرەکان. ئێمە دەبێت لە ئالتەرناتیڤی جەماوەری چینایەتی و ڕادیکاڵەکان دیفاع بکەین. خۆمان وەک هێزێکی وشیار بەشێکی گرنگ لە داهاتووی سیاسی وڵات بزانین و ئەم کارە ئاسان نییە. ئەوانەی ئامرازەکانی زاڵبوونیان لە دەستایە بە بایکۆت سەرکوت و تێکدان ئێمە دەکەن ئامانج. کەواتە بۆ دروستکردنی داهاتوویەکی جیاواز دەبێت هێزێکی ئامانجدار و ڕێکخراو بین. هێزێکە نەک تەنیا بۆ گۆڕینی ڕێواڵەتی سیاسی زاڵ بەڵکو بۆ لەناوبردنی پێکاتەی زاڵ خەبات دەکات. شەوی تاریکە لێم شێوە وەڕێگە بەیانی هات و زۆری ماوە ڕێگە ژیانی من وەکو ئەو شەوەوەیە ئەی بەرەو هەر لە دڕۆم بەسراوە ڕێگە وەتەن دێوانەکەی وەتەن من خاکی بەر پێتم ئەگەر بێ و قبوڵت بێ بەدڵ سەربازی سەرڕێتم دەبا باش تێبگە ئەو دوژمنی پەست ڕەوەز ورد ناکرێ هەرگیز بە دەردەست دەبێ کو دەربەرە وێرانە بفڕێ ئەی هەڵۆ لەو شاخە سەر بەرزانە نەبڕێ وەتەن گیان و دڵی دایە وەتەن ناوە لە دڵمایە سەری بێنرخ و بێمایە لە پێناوی زەوی ئێستاش لە ڕووداڵ دێ بدەی سوور نەڕووخای ئاسمانی پیری پشکور کە سۆمایی لە چاو باوکان بڕاوە ئەی بەرۆکی پیرەدایکان دادڕاوە وەتەن قەوم و کەسوکار وەتەن هۆی ژین و ژیوار وەتەن ئامێز و دڵدار وەتەن بۆ دەمرم ئەمجار. دوایین نامەمان لەلایەن هاوڕێ بیژەن هەڵبەت دوایین نامە دوایەم نامەیە یادێکمان دەبێت کە ئێوەی ئازیشی لاگادار دەکەین. هاوڕێ بیژەن لە نامەیەکدا نووسیوێتی ئەڵێ مارکس ڕستەیەکی هەیە بەم ناوەڕۆکە کە دەڵێ دەسەڵاتدارانی سیاسی کاتێک لە یەکێتیدان نانی ئێمە تاڵان دەکەن و کاتێک ناکۆکی دەکەن گیانی ئێمە دەستێنن. ئەمە دەق وەزی ئێستای دنیای ئێمەیە. کاک بیژەن دەڵێ خەڵکی ئێران لە نێوان قەیران و کارەساتی بەردەوام و بێوەستاندایە هەمیشە لە ماتەمینداین
قوربانیە سەرەکیەکانیش زۆر بەداخەوە کرێکاران و زەحمەتکێشان. سەرمایە هەروەکو هێزی کاریان تاڵان دەکاتوە گیانیشان کە بە بۆچوونی ئەوان کەم بایەخە دەستێنێت. ئێران لە بارودۆخێکی زۆر دژواردا قەراری گرتووە، خەڵک لە نێوان ترس و هیوادا ژیان دەکەن. هیوایە کە ئاسۆی ئێستایی دەتوانێت ڕێکەوتنێک بێت. کاک بیژەن دەڵێ جا دوایی ئەڵێم بۆ ئەمە هیوایە. ئەڵێ خەڵک خوازیاری جەنگێک پڕ لە کارەسات کە لە کێشمەکێشی ئەمپریالیستی ئەمریکیەکان و ڕژیم ئیسلامیە کە بێگومان بارگرانیەکەی گیان و ماڵی لە سەرشانی ئەواندا دەشکێتەوە نین. ئەڵێ هەر جۆرە ڕێکەوتنێک کە سێبەری شومی جەنگ لە ناو ببات هەنگاوێکە ئەگەر بە تەسلیمبوونی کۆماری ئیسلامیشتەوە بێت کە تا ئێستاش بووە و ئەمە بۆ خەڵکیش مهم نییە چون ئەم ڕژیمە و سیاسەتەکانی لە خۆیان نازانن. کاکبیژن لە خەڵک ماندووە بەڵام ئومێدوار بە داهاتوو تەنها شتێکە کە هەرگیز پێویستیان پێنیە جەنگێکە کە ئارەزوەکەی کەم سۆتر دەکات. بەڵام لە میانەی هیواداری بە دوورکەوتنەوەی سێبەری شومی شەڕ و ماڵوێرانی دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامی کەمانەوەی خۆی لە قەیراندا دەبینێ بە شێوازی جۆر بە جۆر بە نیازە لەلایەکەوە بڵێ ئامادەیە بۆ گفتوگو، بەڵام لەلایەکی ترەوە لە عەمەلدا هەنگاوی دژی گفتوگو هەڵدەگرێت. ئەمە ئەو ترسەیە کە کاکبیژەن ئەڵێ باسم کرد. کاکبیژەن هەروەها لە ئێدامەدا ئەڵێ ڕژیمی کۆماری ئیسلامی لە بەردەم بڕیاری چوونە ناو جەنگێک یان ملکەج بوون قەراری گرتووەکە بەرهەمەکەی بۆ ئەمریکا وەک دەستکەوتێک و ئیسرائیل بە دانانی هەڕەشە بوونی تاران بۆ شکڵکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دڵخواز گرنگە. لە کاتێکدا دەستی ڕژیم کەم مایەتر لە هەر کاتێکە و گرنگتر لە هەمویان خەڵکی ئێران خەڵکی جەنگی ئەگەردار بە جەنگی خۆیان نازانن و کۆماری ئیسلامی بە سەبەبی سەرەکی ئاوە ئەگەرێک دەزانن. کاکبیژەن دەڵێ من پێم وایە لە ئێران کۆن ڕوو لە مردنە و نوێژ ناتوانە لەدایک بوونە. لێرە باس لە پەیوەندی دیالکتیکی نێوان تیۆری و پراکتیک دەکەم، بەڵام نوێ چۆن لەدایک دەبێ لە شەڕ و برسێتی و نەداری پێم وانیە. ئێرادەی خەباتی خەڵکی ئێران کە بە دوای چەندین جار ڕاپەڕینی سەرانسەری لە دەیەی کۆتایی بڕیاری خۆیان بۆ ئازادی و دادپەروەری کۆمەڵایەتی و دژی دیکتاتۆری وەک ئارمانەکانی سەرکوتکراوی خۆیان دوو بەرامبەر پیشان داوە. لەم نێوانەدا ڕژیمی گەندەڵی کۆماری ئیسلامی کە هەردوو مەیدان ناوخۆی و دەرەکی خۆی لاواستر لە هەر کاتێک دەبینێت وەک دۆخەکە هاوشێوەکانی پێشوو بە دوای پێکاتەیەک لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکان دەگەڕێت کە تەنانەت ئەگەر دەستبەرداری هەندێک ئیمتیاز بێت کە لە دۆخی یاساییدا هێڵی سووری ئەو وێنا دەکرا. بە ئارامکردنەوەی ئاڵنگاری دەرەکی توانە و دەرفەتی پێویست بۆ بەردەوامی سیستمی ویلایەتی بە مشتی یاسنین هەبێت تا بتوانێت ئێرادەی خەڵک تێک بشکێنێ. ئەمە بۆ کۆماری ئیسلامی گرنگە و هەموو ئەم هاتوو هاوارەش بۆ تەزمینی سەخامگیربوونی خۆیەتی. بەڵێ کاکبیژەن ئەڵێ لێرەدا ئەم پرسیارە دەبێ بکرێت. ئایا لە درێژخایاندا خەڵکی ئێران چ ڕێگەیەکیان لە بەردەم هەیە بۆ گەیشتن بە ئازادی و دادپەروەری بەبێ ئەوەی ببنە قوربانی یاری تاڵانی سیاسی و دەستێوەردانی دەرەکی. کاکبیژەن ئەڵێ ڕژیمی گەندەڵی کۆماری ئیسلامی لە ئێستادا مەغلوبی دوو گۆڕەپانی جیاوازە. لەلایەک بە کۆکردنەوەی بەساتی پیتاندن جگە لەوەی کە بە هیچ چاوشێرکەیەک ناتوانێت چۆنیەتی قەیران خوڵقاندنی بەردەوامی سێدەهەی ئەم ئامرازەی بە وتەیخۆی دەسەڵات و سەرووی بازدارندەی واتەی پیتاندن وەڵام بداتەوە کە شارەزایان ژمارەی 2.5 تریلیۆن دلاری تێچووی ئەویان مەزەندە کردووە بگرە بە هیچ ئایە و ڕێوایەت و حەدیسێکیش دواکەوتوترین لایەنگرانی خۆی ناتوانێت بە قەناعەت بگەێنێ. کەوابوو تەسلیمبوونی کۆماری ئیسلامی بەرەبەرە پێگەی کۆمەڵایەتیەکەی کەز و لاواز دەکات. کاکبیژەن ئەڵێ لەلایەکی ترەوە قەیرانی بێمتمانەی خەڵک کەڵەکەبوونی هەڵاوسانی 40 تا 50% لە ماوەی دەیەکاندا بە شێوەی بەردەوام و یەک لە دوای یەک لە پاڵ داڕمانی ترسناکی بەهای دراوی نیشتمانی کەمبوونەوە یان بێکاریگەربوونی یارمەتیەکان ژیانی 50% حەشیمە لە دۆخی هەژاری بوونی کەمی گاز کارەبا وزە ئاو کە حکوومەت لەژێر ناوی نامتەوازنی باسی دەکات هەنووکە ژیانەکانی شڵەژاندووە و تەنانەت پیشەسازی و خزمەتگوزاریەکانی لە دۆخێکی خراپتر لە ڕابردوو دادانەوە بە شێوەیەک کە گەشەی ئابووری نەک تەنها وەستاوە بەڵکو نەگەتیڤ بووە.
ئەڵێت ئەم بابەتانە لە پاڵ بەردەوامی سەختگیری لە شێوازی ژیان و تاڵان و گەندەڵی بێکۆتایی جەماوەری بە توندی تووڕە کردووە. پێگەی کۆمەڵایەتی کۆماری ئیسلامی لە دۆخی پێش جەنگدا نزیکەی سفرەوە ئەمە لایەنەکانی بەرامبەر بە باش دەزانن، بە باشیش دەزانن و بەشێکی بە ئەنجامی فشارەکانی گەماڕۆی پێشی خۆیان دەزانن و بە کاریگەری ئەم ئامرازەش دڵنیان. کاکبیژەنەڵ تێکشکاندن یان لانیکەم لاوازکردنی ڕەوتە نیمچە سەربازی و سەربازیەکانی مەحوەری مقاومەت و هەروەها ڕوخانی ڕژیمی ئەسەد دەستی کۆماری ئیسلامی دوای ئۆپەراسیۆنی تووفانی ئەلئەقسای حەماس لە 7 ئۆکتۆبری 2023 بەتاڵسەر کردووە. ئۆپراسیۆنە بەردەوامەکانی ویلایەتە یەکگرتووەکان دژی حوسیەکان لە یەمەن هەروەها لە ئێستادا بە تێڕوانینیەکی تایبەت بۆ ئێران ئەنجام دەدرێت دۆخی کۆماری ئیسلامی بە تەواوی کەس و لاواز کردووە. جا ئێستا بە لەبەرچاوگرتنی ئەم دۆخە خۆلادان لە جەنگ بە هەر شێوەیەک هەم ویستە و هەم بە قازانجی خەڵکی ئێمەیە. ئەم پاشەکشەیە لەگەڵ سوکردنی ڕژیم و دەربڕینی لاوازی ڕژیم هەڵگری دەستکەوتی لابردنیام کەمکردنەوەی گەماڕۆیە. ئەم دۆخە با گەڕانەوەی لانیەکەمی ژیانی جەماوەر خەبات و بەرخۆدانی خەڵک ممکن دەکات. دووریکردن لە جەنگ سەرەڕای نیشاندانی لاوازی ڕژیم دەتوانێت بە کەمکردنەوەی گەماڕۆی و باشترکردنی بەڕوودۆخی ژیانی خەڵک هەرچەند مەحدودێش بێ و دیارە کۆتایی بە هەموو گرفتەکان ناهێنێ و زەمینەی خەباتی ڕاستەقینە خۆش دەکات. کاکبێژن دەڵێ هەروەک پێشتر باسم کرد لە هەلومەرجی هەژاری و فەقر و فەلاکەتێکدا کەس داسەپاوە خەڵک زیاتر سەرقاڵی دەستەبەرکردنی پێداویستیەکانی ژیان و کەمتر توانای بەشداری لە چالاکی سیاسی و ناڕزایەتی هەیە. لێرەدا جارێکی تر پەیوەندی دیالکتیکی کە لە سەرەتادا ئاماژەم پێکرد دەبینین. پەیوەندی نێوان تیۆری و پراکتیک وە چۆن دۆخی مادی کۆمەڵگا ڕاستەخۆ کاریگەری لەسەر توانای خەباتی سیاسی و کۆمەڵایەتی هەیە. بەڵام گرنگەوەیە کە خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئێران بتوانن لەم دەرفەتە کەڵگوەرگن و ئاوا توارەزوەکانی خۆیان بۆ گەیشتن بە ئازادی و دادپەروەری بە ئەنجام بگەێنن. ئەمەش ممکن نابێ مەگەر هێزی ئەم ئەرکە فراهەم بکەین، هێزیش لە ڕێخستندایە. گریان ئەمە گریانە ئەمە هەواکەی گوڵ قەدیم خۆمانە ئەمە هەواکەی گوڵ قەدیم خۆمانە ئای خورشیدی سەمای شیرین جەماڵان ڕەشکەفزای گێرۆی دیدە غەزاڵان ڕەشکەفزای گێرۆی دیدە غەزاڵان شوچێرا خەزانەی هەستی مەزەی نەشئەیە عشق بادە پەرەستی خوداوە تۆشدان باڵی عەرعەری هەر لایق وە تۆیان شێوەی دڵبەری هەر لایق وە تۆیان شێوەی دڵبەری
آینه صبرم چنی دوریت مسازو نه وصل دوام دلم نوازو نه وصل دوام دلم نوازو آینه یارای خیال وصالی تو من نه تابی دوری خیالی تو من نه تابی دوری خیالی تو من شیرینی و بالات بریان تاسی محبوبیت نه عالم زیریان ایسا بی آمان خسته هجرانم سر کردن هونا و نه توی زمانم سر کردن هونا و نه توی زمانم زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە ڕۆژی سێشەممە 16 گوڵانی 1404 هەتاوی کاگ ئەحمەد نیکوکار خەڵکی ئاوای ئەسرابادی ناوچەی سەقز ناسراو بە کاگ ئاغا پاش چەند مانگ دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ نەخۆشی شێرپەنجە دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و بۆ هەمیشە ماڵاوی لە ژیان دەکات. کاگ ئەحمەد لە ساڵی 1366 هەتاوی لە ئاوای ئەسراباد چاوی بە دنیا پشکۆت. کاگ ئەحمەد کەسایەتیەکی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی ئەسراباد و ناوچەکە بوو. کاگ ئەحمەد پاش شۆڕشی گەلانی ئێران لە ساڵەکانی 60 و 61 هەتاوی پەیوەندی لەگەڵ کۆمەڵە دەگرێەوە لە شەڕەکانی ناوچەی سۆما و برادۆست بەشداری چالاکانی هەبوو. بەڵام پاش ماوەیەک بەهۆی چەنگ و چەڵمەی ژیان واز لە پێشمەرگایەتی دێنەوە لە شاری سەقز بە کاروباری ڕۆژانەی سەرقاڵ دەبێت. کاگ ئەحمەد پاش گەڕانەوەی چەند جار دەخرێتە زیندان و بەداخەوە شکنجە و ئازاری زۆریش دەبینێت. کاگ ئەحمەد تا دواسەتەکانی ژیانی بە کۆمەڵە و ڕێبازەکانی وفادار مایەوە. هەر بۆ هۆیەشەوە خۆشەویست و جێگەی متمانەی خەڵکی ناوچەکە بوو. زۆر بەجاخەوە کاگ ئەحمەد سەرنجام ڕۆژی سێشەممە 16 گوڵان بەهۆی نەخۆشیوە دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان دەکات. شایانی باسەکە تەرمی کاگ ئەحمەد بە بەشداری بەرینی خەڵکی ناوچەکە و جەماوەری شاری سەقز لە گۆڕستانی عەسراباد ئەسپەرزەی خاک دەکرێت. ئێمەش بمبۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی کاگ ئەحمەد و هەموو خزم و دۆستان و بەتایبەت خەڵکی ئەوەی عەسراباد دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵ مابوون هیوادارین کە بەرنامێشتان بەدڵ بوو بێت و سپاسیەوە ئازانش دەکەین کە زەحمەتیان کێشا و نامەیان نارد. دووبارە چاوەڕێی نامەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستین بۆ هەرچی زۆرتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێ بگرن و ڕاو بۆ چوونەکانیشتان باس بکەن. ماڵەوە. ماڵەوە.